إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي سيدنا محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد خۆشەویستان وەک باسمان کرد فیتنە و بەڵاو ئیمتیحانەکانی خوا لەسەر زەویە زیادی کردە و زیاد ئەکات و تا نزیکتر بینەوە لە قیامەت بێگومان بین لەوەی کەوا ئیمتیحانی کەسانی سەرزەوی زیاتر ئەکات وەکو لە وعدەکانی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم و هیچ زەمانێکیش نەبووە بەقەد ئەم زەمانەی ئێستا مرۆڤایەتی زۆر بە سەریعی بە کوتوپڕ تووشی ئیمتیحان و فیتنە و بەڵاکان ببن. خۆشەویستان بێگومانی لەوەی کە ئیمتیحانەکان دێت فیتنەکان ڕوویان کردە تێمان بە تایبەت ئێمەی موسڵمان لەم سەردەمەیە لە سەردەمی فیتنەیە چی بکەین و چۆن لەم فیتنەیە نەجاتمان بێت. خۆشەویستان ڕۆژێکیان ئیمامی ئەبوبەکر بۆمانە گێڕێتەوە فەرموێت لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم دانیشتبووم لە ناکاو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئیلەیکە عنی ئیلەیکە عنی وەکەوەی کەسێ بەدەستەکانی دوور بخاتۆ کە بینیم ئەم لایەکم کرد ئەو لایەکم کرد کەس نەبوو دوایوتم ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە چی بوو خۆ کەس دیار نەبوو تۆ بۆ بەکێ ئەتفەرموو ئیلەیکە عنی ئیلەیکە عنی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە دنیا بوو هاتوو بۆ لام خۆی ڕازاندبووە بۆ هەڵخەڵەتاندنمان منیش پێم ئەوت دوورکەوەرۆ لێم دوورکەوەرۆ لێم ئەویش وتی تۆ نەجاتت بێ لێم یان لە دەست تۆ دەرچم یان چاری تۆ نەکەم بەڵام لە دوای تۆ هیچ کەس لە دەستم دەرناچێ فەلەن یەنجووە ئەحەد بەعدەکە عنی یەک کەس لە دوای تۆ لە دەستی من دەرناچێ واتە هەڕەشەی لە هەموومان کردووە و ئەو فیتنە و ئیمتیحانەی شەدێتە سەر هەموومانە تاک بە تاک لەکوێوە دەست پێ بکەین چۆن دەست پێ بکەین و بەچی دەست پێ بکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمانەکە ڕێگای پێمان پیشان داوە بەدە الدین و غەریبە ئەم دینە بە غەریبی هاتووە وسەیعود غەریبە وطوبى للغرباء خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە غەریبن. غەریب کێیە؟ الذين يصلحون ئەو کەسانن کە چاکە دەست پێ ئەکەنەوە لە هەموو زەمانێکە ئیذا ئەفسەدە الناس لەو کاتەی کە خەڵکی تەسلیمی ئیمتیحان و فیتنەکانە بێ لەو کاتەی کە خەڵکی ڕۆچووە لەو کاتەی کەوا خەڵکی لە بەردەم فیتنەکانە چۆک دادا ئەم کەسانە ئەصلحوا چاکەکاری دەست پێەکەنەوە چاکەکاری لە شوێنی خۆیانەوە لە نەفسی خۆیانەوە لە ماڵی خۆیانەوە لە مناڵی خۆیانەوە دەست پێەکەنەوە ئەو کەسانە سەرکەوتون فەطوبى لەهم ئەوانە سەرکەوتون و بێگومانیش بین ئەگەر دەست پێ نەکەینەوە دنیایشمانە ڕوا و دوا ڕۆژیشمانە ڕوا. بۆیە خەڵکی ئەمڕۆ لە سێ جۆرە خۆیە بینێتەوە لە وڵاتی موسڵمانانە باسەکەم لە دەرەوەی موسڵمانانەوە هەر بە یەکجاری انهیاری کردە
لە وڵاتی موسڵمانانە خەڵکی ئەمڕۆ بەگشتی لە سێ جۆرە خۆیە بینێتەوە بە تایبەت لە وڵاتەی ئێمەیە. جۆرێکیان خەوتووە، تیا چووە، بە یەکجاری دانیشتووە، مەشغوڵە، غافڵە، خۆشی نازانێت چیەکە. ئەم جۆرە خێری تیا نەماوە، خێرێ لە ناوچاوان ئەم جۆرەیان نەماوە. بەرپرسی یەکەمیش لەم جۆرە داعی و بانخوازەکانن کە ناتوانن بانیان کەن. جۆری دووەممان کەسانێکن بەڕواڵەت وا دەرەخەن لە ناخی خۆیانە، شەیطان وا هەڵیانی خەڵەتاندووە کە ئەم جۆرە کەسە زۆر براوەیە. بەڵام کە ئەگەر قیاسێکی کردەوەکانی خۆی بکە ئەزانێ هیچی پێ نییە. سبحان الله، زۆرینەی ئەهلی مزگەوت لەو جۆرەیە. تەنیا قیاسێکی کردەوەکانی خۆت بکە هەفتە بە هەفتە، مانگ بە مانگ، ڕۆژ بە ڕۆژ، ئەو جا ئەزانی هیچ لە کردەوەکانمانە نییە. سەیرە، ئەهلی مزگەوتە، بەڵام غافڵە، بە 4 ڕکات نوێژ و ئەزانی هەموو شتێکی بردوێتەوە. یەکێ لەو کەسانەی کە لەم ڕۆژانە بینیم ئەهلی مزگەوتە، هەندێک جا بانگەدا لە مزگەوت، تەنانەت بینیوە پێشنوێژیەکە لە مزگەوتە، بەڵام غەرقی فیتنەیە. ئەمە نمونەیەکە لەو کەسانەی کە پێشنوێژیەکە لە مزگەوتە. چ جا کەسانێک لە دەرەوەی مزگەوت ئەیوت مامۆسا فیلمێک هەیە لە 2009 من تا ئێستا متابعەکەم، نازام 8 وت 9 وت. سێ ئەو غەفڵەتەکە ئەگەر ئەوەندە متابعەی قورئانەکەی بکردایە ئەو جا ئەیزانی کەلیمە بە کەلیمەی قورئانەکەی باسی چیەکە و لەبەریە کرد. غەفڵەت ئەوەیە تۆ ئەهلی مزگەوت بیت و لەو لاوە بە یەکجاری ڕۆچێتی لە تەلەڤیزیۆن و ئەنتەرنێتە. ئەوە غەفڵەتە، پێشی وایە براوەیە، ئەسڵی کردەوەکانی ئەوەیە کە دۆڕیاوە. بەڵام بەنا بەخوا ئاگای لە خۆی نییە. جۆری سێممان هەیە، ئەم جۆرە گەنجەکانی مزگەوتە، ئەهلی مزگەوتە، ئەهلی عیبادەتە. لە ماڵ کە دێ بۆ مزگەوت تەنیا لە دائیرەی مزگەوتە، بەس لە ناو دائیرەی مزگەوتە قین و ڕق و بغض و حقد و هەمووی کۆکاتۆ لە ناو مزگەوتەکەیە. سبحان الله، وەک ئەوەی هاتوێتە ناو کۆمەڵێکۆ، هاتوێتە ناو کەسانێکۆ هەمووی دوژمنی بن. ئەمە سێجۆری ئەهلی دنیایە، سێجۆری ئەهلی وڵاتی ئێمەیە، وەیە ڕەنگەیە باشتر نەبینین. سەیرەکەین ئەهلی مزگەوتە، هاوشانی مزگەوتە، برای دینیەتی مسلمانە وەک خۆی، تەنیا لە ناو مزگەوتەکە ڕقی لێیەتی. سبحان الله، لە کاتێکە نوێژە جەماعەتەکانمان بۆ ئەوە دروست کراوە خۆشەویستی دروستکا لە بینمانە، بەڵام زۆر بەداخەوە ئەمەش مەشغوڵە بە شتی شەخسیوە، مەشغوڵە بە دنیاوە، مەشغوڵە بە واتە دینە ئەسڵ دینەکەی لەبیر چووە. بۆیە ئەمە ئەبێت چاک کرێ و لە سەرەتاوە دەست پێ بکرێ. کێ مەسئولە لەمانە؟ کێ بەرپرسە لەمانە؟ کێ بەرپرسە لەم حاڵەی کردیاین و باشتریشمانتیان نەبینێت تا ئێستا؟ بەرپرسی یەکەم لەم وەزعە و لەم فیتنەیە کە ئەمڕۆ دێتە سەر ئومەتی ئیسلامە و مەشغوڵبوونی جیلی یەکەم و دووەم کە تیا چووە، جیلی سێیەمیش بە کەمی، بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر حەزەرمانی کردە لەوەی گەنجەکانمان زۆرینەی کچان بەهۆی فیتنەی دنیا و مەشغوڵبوونیان بە دنیا و مەشغوڵبوونیان بە مۆدێل و شوێنکەوتنی مۆدێلۆ و کوڕەکانیش مەشغوڵبوونیان بە کچەکانۆ. واتە ئەسڵی فیتنەکە کچەکان دروستیەکەن، ئەسڵی فیتنەکە لە ئافرەتانە دروستەوێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمان ترسێنێ فەرموێ لە دنیا بترسن، خۆتان بپارێزن و لە ئافرەتانیش خۆتان پارێزن. اتقوا النساء اتقوا الدنيا واتقوا النساء. و فیتنەی بەنی ئیسرائیل هەمووی غافڵبوونی جیلی یەکەم و دووەم کە باسمان کرد لە ئافرەتانەوە دەستی پێ کرد. مۆدێلی ئافرەتان و شوێنکەوتنی خراپەی ئافرەتان گەنجەکانی تیا برد و ئەمڕۆ زۆرینەی وڵاتی ئەمە لەوا تیا چووە. و پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئافرەتانە ترسێنێ و
وابێ لە خوا بترسن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت دوو جۆر کەسانم بینیوە، دوو جۆر کەسان هەیە لە قیامەتا دەرەچن من نەیانم بینیوە. صنفان من أهل النار لم أرهما قوم معهم سياط كأذناب البقر يضربون الناس. کەسانێکن قامچیەکیان پێ وەکو کلکی مانگایە دەن لە خەڵک، ونساء كاسيات عاريات مميلات مائلات. ئافرەتانێکن ڕوتن و پۆشتن، کاتی ڕێەکەن لەم جەولارەکەن، مسلمانیشن، خۆیان بە مسلمان ئەزانن، خۆیان بە ئەهلی دین ئەزانن، ڕەنگە ئێوە بزان پێش هەموو خەڵکیشە چنە بەهەشتۆ. رؤوسهن كأسنمة البخت المائلة، بان سەریان بەرزۆ کردێتەوە وەکو بانی پشتی حوشتر. لا يدخلن الجنة، ناچنە بەهەشتۆ. ولا يجدن ريحها، وبۆنیشی ناکەن. وإن ريحها ليوجد من مسيرة كذا وكذا. بەڵام لەوەیش خراپتر خاوەنەکانیانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت سيكون في آخر أمتي، لكوتاي أمتكما، سبحان الله، لكوتاي أمتكيا، واتە نیشانەی قیامەتە. ئەفەرمێ رجال، پیاوانێک، باسی ئافرەتان نەما لەیرە، يركبون على السرج كأشبار الرحال، سواری کورسیە بن وەکو بان پشتی حشتر چۆن کورسی بۆ دانراوە، سواری کورسیەکەون دێن بۆ مزگەوت. ينزلون على أبواب المساجد، باسی سیاراکە، دێن لە بەردەم قاپی مزگەوت تا دابەزن. نساؤهم كاسيات عاريات، لە ماڵ و ئافرەتەکانیان یان ئافرەتەکانیان ڕوت و پۆشتن. سبحان الله، سەیرە ئەمە باسی ئەهلی مزگەوتەکە، لە بەردەم مزگەوتەکەش دابەزێ. بەڵام ئەمەندە ئازایەتی تیان نییە ئافرەتەکەی بپارێزێ و ئوممەتی ئیسلامی تیان نەچێ. بۆیە لەیرەوە ڕۆکەینە دایکان، ئەوان ئەساسی کۆمەڵگەن و هەر ئەوانن کۆمەڵگە دروستەکەن، گەنج دروستەکەن، کچ دروستەکەن. حەیفە ئافرەتێکی دیندارە بینی حیجاب کە دێ بە بازار عابایەکی بەسەرۆیە، بەڵام کچەکەی پێچەوانەی خۆی 100% سەیرە. ئەم ئافرەتە وا خۆی پێچاوەتۆ، ئەی باشە کچەکەت تەربیەتی تۆ نییە، ئەی بۆ جیاوازیتان هەیە، نەتوانی تەربیەتەکە دروستکەی، تۆ خاوەنی ئەو کچەی، ئەبێت چاکیکەی. و بیشزانین سوێن بەخوا مناڵەکان هان بەدەستی دایک و باوکانیانەوە. سوفیانی ثەوری یەکێک بووە لەو کەسانەی کە ئیبن مبارەک لە وەصفیا فەرموێت ئەمیر المؤمنین، با ئەمیری باوەڕداران لە گێڕانەوەی حەدیسە، طبعا لە تەمەنێکی زۆر مناڵی ئەوەی پێ فەرموون. سوفیانی ثەوری سێ بەشی لە خۆیان کۆ کردو بووە. گەورەترین ڕاوی حەدیسی سەردەمی خۆی بووە و زاهدترین و عابدترین کەسی سەردەمی خۆی بووە. ئەگەرنۆ لە بینی مەغریب و عیشا یەک دوور کات نێژی سونەت یەکرد تیاگریا هەتا کۆتایەکەی. و ئەو پیاوە بوو کە ئەمەندەی پارە کۆ کردو بووە لە حەڵاڵە و ئەی بەخشیوە کەم کەس پیاگەی. ئەم سوفیانی ثەوریە دایکی پەروەردەی کرد، دایکێکی هەژار باوکی وەفاتی کرد، ئەم مناڵ بوو کۆرپە بوو. دایکی پێیوت کوڕم من تۆ ڕاتێرم لەسەر دین و عیبادەت، ئەوە بەشی تۆ بێ و بۆ من بەشی منیش فەرش دروستەکەم، سەجاد دروستەکەم، وەی فرۆشم تۆی پێ گەوراکەم. بەڵام ئەو پیاوە ئەوە بوو کەوا گەورەترین ڕاوی سەردەمی خۆی بوو لە حەدیسە. بۆیە دایکان ئەتوانن مناڵێکی بەهێز دروستکەن و ئەتوانن مناڵێکی لاوازی بەردەمی تەلەڤیزیۆنەکان دروستکەن کە 8 بۆ 9 ساڵ دێتە مزگەوت، بەڵام متابعەی فلیمێکەکە. زۆری نەمان لەوە تیا چوینە. بۆیە پێویستە گەنجان بڕیاری خۆیان بدەن، کەسەکان بڕیاری خۆیان بدەن، بەڵکو هەمومان بەیەکۆ بڕیاری خۆمان بدەین. بڕیارێک وەکو تەڵحەی کوڕی بەڕا، ئەم گەنجە ئەگەڕنە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. گەنجێک کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشریفی گەیاندە مەدینە،
لە قوبا یەکەم جا دابەزی گەنجێکی تەمەن 13 بۆ 14 ساڵ چاوی بە پێغەمبەر کەوت صلی الله عليه وسلم خۆشەویستیەکی زۆری پێغەمبەر چوە دڵیەوە صلی الله عليه وسلم ئەم طەلحە هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا رسول الله هاتمە بەیعەتت پێ بدەم بم بە موسڵمان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی طەلحە باوکو دایکت ماوە وتی بەڵێ فەرمووی ئامادەی وازی لێبێری لەبەر خاتر من ئامادەی وازی لێبێری لە دایک و باوکت لەبەر خاتر من دەستی گەڕانەوە نەیتوانی بڕیارەکە بدا جاری دووەم ئەمە لە دڵیا دروست بووە و ناتوانێ واز لە پێغەمبەر بێرێ صلی الله عليه وسلم گەڕایەوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا رسول الله هاتمە بەیعەتت پێ دەم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی طەلحە ئامادەی واز لە دایک و باوکت بێری لەبەر خاتر من دەستی گەڕانەوە و نەیتوانی ئەی ئەو کەسانی کە چەند جارێک گوناحەکەن و دوایە گەڕێنەوە سەری سەیری کەن زعم گەنجە چی کرد جاری سێم طەلحە هاتۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا رسول الله هاتمە بەیعەتت پێ بدەم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی طەلحە ئامادەی واز لە دایک و باوکت بێری لەبەر خاتر من وتی بەڵێ یا رسول الله بەخوا ئامادەم هەموو شتێ لەبەر خاتر تۆ بکەم طەلحە دەستی خستە ناو دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو من تەنیا تۆم تاقی کردو ئیسلام ئەمر ناکە واز لە دایک و باوکمان بێرین ئەم طەلحە عاشقی بینینی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم هەموو ڕۆژێ لە مزگەوتی قوباوە ئەهاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم تێر سەیری پێغەمبەریە کرد لەگەڵ یان نوێژەکانیە کردووە ڕۆیشتۆ بەڵام ڕۆژێکیان طەلحە دیارنە و پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری کرد طەلحە لەکوێیە وتیان طەلحە نەخۆشە بەڵام پێش ئەمە طەلحە جارێکی تر هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆتا جاری بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی طەلحە ئامادەی هەموو قسەیەک و قسە من بکەی وتی بەڵێ فەرمووی هەڵسە بڕۆ باوکت بکوژە طەلحە بەبێ یەک و دوو بەبێ بڕیاردان ئەم جارە هەڵسیا چووە دەردی مزگەوت و یەکسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم زانێ ئەم جارە زۆر گۆڕاڵێتی فەرمووی بانی کەنەوە بانیان کردو فەرمووی ئەی طەلحە ئێمە ئەم ئیسلامە ئەمر بەوە ناکا کەس بکوژین ئەمریش بەس پشڕاندنی سلەی ڕەحم ناکات طەلحە نەخۆش کەوت دیاری نەما پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری کردوتیان طەلحە نەخۆشە کەوتە لەسەر جێگە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوتە ڕێ لەگەڵ ئەسحابەکانە سەر طەلحە سێرەکە طەلحە لە هۆشەوە چۆتۆ لە قورسی نەخۆشیەکەیە شەو بوو کاتی عیشا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم چوە سەری ئەمە گەنجێکە بەڵام لەبەرەوە بڕیارەکانی ڕاستەقینەیە لەبەرەوە بڕیارێکی داوە لەگەڵ پێغەمبەرا بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم چوە سەری ئەبینێ لە هۆشەوە چۆتۆ ماوەیەک دانیشت بێ دیارەوە نەهاتەوەش خۆی فەرمووی ئەگەر طەلحە شتێکی بەسەر هات ئاگادارم کە با بێمە سەری سۆری پێ نەچوو طەلحە هاتەوەش خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەڕایەوە بۆ شوێنی خۆی طەلحە هاتەوەش خۆی فەرمووی پێغەمبەر نەهات بۆ سەردانم ئەیزانی دێت وتیان بەڵێ هات فەرمووی زۆر باشە من لەوە چێ زۆرم نەماوێت بەڵام تخواگەر بەم شەوە مردم یەکسەر کفن و دەفنم گەن و بمخەنە قەبر با پێغەمبەر صلی الله عليه وسلم عەزیەت نەخوا بێت شەوە نەوەک یەهودیەکان یان لە ڕێگە شتێ پەلاماری بدا عەزیەتێکی پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم لەبەر خاتر من ئەو شەوە فاتی کرد لە نوێژی بەیانەیەکێ لە خێڵەکەی طەلحە یەکێ لە ئەهلی عەشرەتی طەلحە گەیشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا رسول الله طەلحە وفاتی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر هەڵسیا کەوتە ڕێ ڕۆیش سێرەکان نایەنتە قەبر لەوێ نوێژی لەسەری کرد پاشان دەستی بەرزۆ کرد ئەم دوعایە بۆ طەلحە کرد سوێن بەخوا ئەگەر کەسێ بڕیاری ڕاستەقینە بدا هەمان دوعای طەلحەی بەرەکەوێت دەستەکانی بەرزۆ کرد فەرمووی خوایە داوات لێ ئەەکەم بەدەم بە پێکەنینەوە پێشوازی لە طەلحە بکە هەمووشمان نەزانین دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەتکردنەوەی نییە چونکە طەلحە بڕیاری دا و ڕاستگۆ بوو لەگەڵ پێغەمبەرا صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوایە بەدەم بە پێکەنینەوە پێشوازی لە طەلحە بکە بۆیە پێویستمانە هەموومان ئەو بڕیارە بدەین لەگەڵ خۆمانە بە یەکجاری ئەم بڕیارە بدەین و ئەم ئومەتە زۆر پێویستی هابە و بڕیارە تاک بە تاکی ئێمە ڕۆژانە و بڕیارە تازەکەین و بگەڕێنەوە سەری لە کۆتایەکە داواکارم لە خوای تەعالە لە گوناحمان خۆش بێت خوای گیان بتوانین ئێمە لەو کەسانە بین کە غافڵ نەبین و بتوانین لەو کەسانە بین کە بڕیارێکی ڕاستەقینە دەین لەگەڵ تۆیە و بتوانین دڵمان پاک وکەین بەرامبەر بە تۆ خوایە
خوایە داوات لێکەین شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو کەسانی کە داوای دوعای خەیریان کردووە خوایە داوات لێکەینە وڵاتەمان بۆ بپارێزی ئەمن و ئاسایشی تیا بەرقەرارکەی خوایە هەر کەسێ دەستی خەیری هەیە بۆ وڵاتمان خوایە سەرکەوتووی کەی هەر کەسێ دەستی خراپە و شەڕەنگێزی هەیە خوایە مەشغوڵی کەیتە خۆیەوە خوایە داوات لێکەین ئەگەر تاوانێکمان کردە لێمان خۆش بی لە تاوانی دایک و باوکمان خۆش بی لە تاوانی براو خوشکەکانمان خۆش بی خوایە داوات لێکەین ئەم وڵاتەمان بۆ بپارێزی خوایە ئەم قەیرانەی تیا هەڵگری ئەم برسێتیەی تیا هەڵگری خوایە خۆشی و ئارامی تیا بەرقەرارکەی خوایە لە بارانی ڕەحمەتی خۆت بێ بەشمان نەکەیت و زیاتری کەی لەم ڕەحمەتەی کە تۆ دادبەزاندە بۆمان ئامین آمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم فاستغفروه إنه كان غفارا